لەم بەرنامەیەدا لە خزمەت بەرپرس و ئەندامانی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی ئیسلامی داین. ئەوەی کە توانی بێتمان و قازانج و خێر و خۆشی خەڵکی تێدا بوو بێت بەشدار بووین تایە و هەوڵمان بۆ دا و خۆمانمانتیامان دوو کردووە. یعنی ئێمە بێ کۆمەڵ خوشکێک پەروەردە بکەین کە بتوان ئەو منداڵانی کە ئیهێنە ناو کۆمەڵگاوە جوانترین مناڵ بێ خەڵک لە دەست و دەمیان ئەمین بن. ئێوە چۆن لە کاتێکا خۆتان پێویستان بە هاوکاری وەکو مەڵبەند و ئەنجومەنەکانتان چۆن ئەتوان هاوکاری بۆ خەڵک کۆکەنەوە؟ ئێمە دیارە پەروەردەکردنێکی چڕۆپڕمان هەیە بۆ پێگەیاندنی تاک لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵی غەم و مەشاکیلی خەڵکین بەگشتی. کار و چالەکانی ئێوە خۆی لە چیە ئەبینێتەوە بۆ گرنگی ئەدەن بە پەروەردەکردنی تاک بۆ ئەوەنە خەمی پەروەردەی خەڵکتانە؟ ئێمە خەڵکانێکمانێت جێگای متمانەی خەڵکە ماڵ و سەرود و سامانی خۆی پێسپێرێ بیگەینە بە خەڵکێکی تیر و فەقیر و هەژار. ئیشێکی سەرەکیمان بریتە لە خەم خواردن لە فەقیر و هەژار. زیاد لە 100 تەلەبمان هەیە لەم سنووی مەڵبەندی شارە زووراکە لە لادیەکان و لە ماڵەکانە دەرزەخوێن بێژگەل لە دەستگاکان.